دم باش تماشاوان نجام بگمان اکو انسانن اکو همو روزین دنین جمعین اینیه ای روزی تواره برنامه وکریه دناوا وی برنامه دا انکو دناوا تواره ایرو دا توی بینر هر بابت و هر سرنج و هر پرزگیری که تو بخوازی آخفنه لسر بکی دکاری دناوا تواره ایروی برنامه دا کو تواره که وکریه بگمان آخفنه لسر بکی انکو توار هم خودس نشان دکن هم خوشی آخفنه لسر دکن پشتی نافبرکی کرد باوی که زندی لسر بیکن بهفراینه دیگر مبن دوباره سلام علیکم بینر برجکان تواری امروی برنامه و کامروجانی تری اینی تواری کراویا توی بینر هر بابت و هر سرنج و هر پرسی که کپیت باج قصه لسر کی اتوانی لچارچوی تواری امروی برنامه مایی که خلیک قصه خود بگینیم بله لسه یکم پیوندی ماجیک رشاد هر کی لآخر دیگه المیا کایک رشاد دم باش باش برام باشتر بوده باشی برادر خوشی برنامه وقتیم بشکیم سپاس اره چند بینه که تایی سرا او صبارت او رضاکان زاخو بله بله نسبت او رضاکان زاخو راسي يعني قلق رضانا كده التزيبين يعني بوتشنا كان يعني آرامی كده كردستاني الحمد لله انه كان بتشن يعني بريخو دني حرم عليك طيلاخو شقاخو مالاخو كامل يعني سكي ما سيدي منا يعني تعيش ماكتن يعني صار دكان الخلتي وبالشكل الجنجي يعني بريخو داني كا يعني ما بس منه جزوية النكاية لكن تركيا يعني ايران سوريا ام بوتش لو كان يعني دري خلتي خوش بتن دیدناتا خواندناتا کاک رشاد او رشاد تو بیجی و تو بیجی خلک که پرزگریکنی افراشات که روزه به دیدناتا چه بو وراشه گلو دیدناتا بو خلکت که تا و تو جی و کاولاتی که دوره سرنجاتا چه دستی که پیش وی که بیا بله والله يعني هو مرام من أويا كردستان الحمد بجرا كهرانا ولذي اتفاقي ويجرتنا هبيتن يعني وكي برا بيك وبش إنه بيش ما كان عم كردستان إنه كتيك بدن بهنا كسكيم يعني الحمد لله ما نكتش ما سيزينا شيء جرا كهوش وأراما يعني أو كسي مثلا تلفوني برنامج یک بوی که تو هر چیز بکاوی تو شگی غلطه يعني كسي يشتغل الديار نادي كان يكلاني كو ومثلا أبيت مقر يقرتوين يعني عندك ديفيشن فاكين يعني ازيشن وصانين يعني نا مقابل ناس سالوكي نا محافظ يستسكي هاش اول تنديني يعني كوب يعني نوكاش سالوكي ما تعلم كردستان شي فلاني تشاندي وانينا وبارتيش بارتسوني اللي شاندي راستي بله الشيء جرى خلته يقرتو بيشتن بارتي بارتسولا يعني كافرتي بارتي هاشني انا سالوكي نا محافظ نا قائم مقام كسي هاشني يعني تشوره بیتن بله دوسکی لباجار دو که دیگه مکای دوسکی دم باش باشتر و خوشتر کار کرم که راستی مرویات پیوندی بکن واروجات سراش و امریکا بس و سال چه نبو الحمدلله مپیوندی کرد بله هم خوشحالیم که دهور که از راستی ها پتر زانم شهر هر کسی که دی چون بعد ناف دهور که دا کرم که و یادی از کرد پرورم و از حش همی حزبات کم و از قال همی حزبا ما بفرق جوازی بله ناف وكو بحث تجرن كو تيجفاجيانا ازديا وبصرمانا ومسيحية كو اشكالات كتي يعني نكو كيا كتي از خود بينم او تشراس نينا خود تشتكي وصا راس نينا وكو تشتكي حادية وباركة جيران ما مسيحيتين هذول ما مسيحيتين يعني وكي ما بحثيت كريمات قوتي هصاصة حتى كان يجي قوت يعني ما تسحبتا اما تسحبتا تجرن ما علاقة تندفا او دكان تاتينا سلطاني همير مسيحي نبون همير تزيان نبون او مسيحي او نبون ام نبون او تشوينا حتى تبيني جي يعني تبيني ناف او تشوينا مظاهرة كري خب شاندان كري تشوينا سروان بارگا اگر تو صحیح کسر نگوتی چه ناف نگوتی مسیحی و ازدی دشی مسیحی و ازدی اما چون یه بیاره بوین لگای دوسکی
اف روشا لدفري هات كروجافي روشا كغريب ويا تشتكي شافارنا كربي كم جارجي باف روشات كروجافي قالوا بديناتا بيوستا تشبي تكرن كوروشا كفي روشا كو خوشبختنا يروجي كي اف روشا قالك بيجبيني هابون كو يروجي دوباره به لجبر كنترولا هزينا ولا كاريبو امنا هي دفري اف روشا دوباره نبوه لي تشبي تكرن كو قطعيا اف روشا دوباره نبي تجاردن بله السر هندي راسي أس حاسكم يعني حزب المال كردي خرب بارتي هكر يقرتو بيجي بارتي نامينيد بارتي ده هر مينيد وهكا بارتي بيجي تيقرتو إذا خلاص كعمل كردستان باكا خلاص نابيد بلا في بشخص منو أود قال هني حسبه معز وكردا قالك سري خوي هجاندي سر نخوشيا هكا في رنجي بيتراسي وإعلامه في رنجي بيتراسي عم قالك سري خوي هجينين وياد يجي هندك عندهم تين البرلمان كردستان جداخي يعني همي كوانكو كيا آيني إسلامت كانوا حتى بصربانا ودي بيشن ملا هنا كريا هو كريا خطط أبخو هندي ملا يظنا إسلامي أو كرديني بيشي خستي وياد يجي هكا وانا بيت بصرمان بن أما خدي منات منها ونبوا ونكسيا وياد يجي سر ترسي هندك تنجي ترسن راسي كاكار هكا تدليفي بعمل هندك هي ترسي دربر يناوي نه درسته اوجدا خونا وجدا هاش کوئی کی سجل کری خر نفس اكتين اخر وسر شاشكا كانال كردي راسي اس من نفع نخوش اسوي تشتي بجن بس درا قالك امازون دايرن حسنا كان ودرا بكم شكو عمل ويري وسر شاشكا دي يا كردي هتا كرن كو كسك دان عمر يكرد بحثي با خلقي كره وچون خوبشادات كي شو وصف كر كو جهيل الشلاتي يعني داقية او كلمة شلاتي سر شوشة تتأخر يعني او هكا همي جهيل شلاتي با باكيما بله سر گفتم با ملت کرد همی و دست خوش بله کادوسکی سپاس پینجتا ابراهیم القصر تقل معك ابراهيم دم باش باشی بیا برزن زور سپاس فرمو بلا برزن مثل تور فكرة وانا عملنا من زياتر بعض راجعين بكم بله السنة برنامج تاني مع راسي لبر تلفزيون دانا اجتماع بله أما زياتر رحنا لراجعين نتابكم باشام بسياركم لراجعين دكانيا بوسي تا اشتكي باشان نكلو بو ملتك بوسي تا تنهار كابريغوا لنيوانيان يعني بوسي بذر كابريغا كانوا تا بنوتا كتنالا كاني سربو بوسيون اشتكي باش بو يعني اشتكي باشي شتفاسيوانيان بيشش كربي بوسي هم كابري بكلنيوانيان بوسي يعني بوسي كنالا كاني بارتي يشتي وانا اشتكي باشي قوران وانا بيشان داوا بوسي او بوسي يعني او كاريجري دوزناك لسخلك وطيبتي كنالك يعني اقرقها بي رخنا تانا بقرم بله فرمو يعني ليش انجوش حتى استا راسخو كنال كينجو سربع الدنيا بلام ايوش لانه لانه شي عزبيتان قربيتها اكري ولا انا او اكري كاكا اكري او لا انا بيمان بلي كبالجتها بكامله انا كبش لبش ما كوتوالي بيقوم انا مثلا هندك لخلك تريش اكري بيمان بلي برای خو استادیارا انگو تا استاشتشی پارتی و یشتی وانتان پیشان نداره كاكي ابراهيم بابا واقعي قصب كاين بواقعي قالت بيناري كي تلفزيوني ما بي براسي امنالي لبروا همولا انا سياسه كان ببيرو بوتنا جواز كان اما دينا صرخت حتى واحده سيل دويك بو زورتنين بربرسي بارتي زورتنين بربرسي دزغا اعلامي كان لرش ما هم كسك ديني ما راسيك دياري كرامانيه بو يشسك يعني تا ما زويا بلام انغو حتى رخنا كلها دوران بلام كاكي ابراهيم اما كاكي ابراهيم اما راستقينه واقع بلاوكينه واقع شنو كو خي بلاوكينه اما ناتاني نو كو تلفزيوني بارتي ويشتي نو كو تلفزيوني قرانو هي جبتي هر حزب كدي اما سياساتي كاركردني كمان لا تشارتوي وي بلام ندوق لك انا كينجوش ايوه راجع عندنا كارجري لسه خالك حشي كردستان درنا كانت اسا يك اشتيان بخوش نكردي همو ركابريغوا اوسيا
هو شتێکی بمانە ئێمە خۆمان هەر کەسێک ئێمە ڕێزمانەیە بۆ کەناڵەکانی تەلەوان ئازادن چۆن کاری خۆیان کە نێمە شەکۆی کەناڵێکی سەربەخۆ بە شێوەیەکی پیشەیانە دوور لە ئاراستەکردن تکایە با منتەقی قسە بکەین کاک ئیبراهیم ئەگەر تۆ سەرنجێکی تا بێ سەرنجی تۆ بەڵگەی حاشانەگەی لەسەر بێ واقع بێ قەنەعەت هێنەر بێ فەرموو بڵێ کردنە بێ تۆمە دروستکردن بەڕاستی پێم وایە شتێکی باش نییە من تۆمەت بۆ کەس درێژ ناکەم دەستی تۆمەت بۆ کەس درێژ ناکەم بەڵام ئایا بۆچی ولا ڕکابەریەکەن و وا لە خەڵکی کوردستانەکەن لە چ ئەساسەکان ڕکابەریمان کردو حەزەکەم پێم بڵێ ئیوە آخر کەناڵەکان هەموو کەناڵەکان خۆمان باسی کەناڵێکی ناکەم تۆ کوردستان دوشکان ئێوە سەرۆکن ئێوە ئێستا یعنی پێشەشی یعنی ئێوە ڕاگەیاندەکانی خەڵکن کە بتوانن خەڵک پێشبینی بکات و ڕای خۆی لەسەر دەبڕێ بەڵام باشتان نەکردێت خەڵکی کوردستان ڕخنەم لە کەناڵەکەی ئێوە نییە ڕخنەم لە کەناڵەکەی ئێوە نییە بەڵام کەناڵە عیزبەکان ئێستا هەموو کادرەکە لەسەر هەموو شتێکی بەڵێ سپاس پێم دەکەت تۆ بە تاکیت یەکێکی لە کەناڵەکان تۆ باسی ئێمە کەمەش بەش بە حالی خۆمان نەکۆێنارتێ بەرچەوی تۆم دەمە کەناڵێکی بێلایەنینەوە ئەو شتێ لەسەر عەرزی واقع هەیە لە هەر ئاراستەیەک بێ ئەو شتەوەکو خۆی ماگوازینەوە تەحلیلی بایکەن لەلایەن پسپۆرەکان تایبەتمەندەکان ئەو کەسانەی مختەسن لە بوارەوە لە هەموو لایەنە سیاسیەکان ئێمە هیچ کەس و هیچ لایەنێک و هیچ گروپێک ئێمە ڕاستە ناکە پیشەی ڕۆژنامەوانی و لە چارچوەی منتەقە لە چارچی ئەو زانیارانەی کە هەنەوەکو خۆی بووەوە ئێمە گوازینەوە بەڵێ ڕەبات لە ژاراوە بەڵام کاتەوە باش دەستخۆشی بەرنامە کاتێک باش وەڵایی بەنسبەت ئەوە بڵێن ئەوانەی کێشەی تا پشتیوانە ئەگەر بێتەوە کەسێک بڵێن 380 تا 400 متر هەرزی هەبێت بیانە هەردووکیان سوتمەند بن لە سلفەی حەقاری ئەو کێشەیە بڵێن ئێستا ناکرێت بە دوو تاپۆ هەریکێ یان سوتمەند دەبێت لە سلفەی حەقاری ئەگەر بە دووادا چونێکتان کردبایە زۆر مەمنون بووین بەڵێ ڕوپای خان سەرنجت گەیشت بەڵێ دەستەکان خۆش لەسەر سپاس بەڵێ تەماشاوانێنجا تەوەرەمە ئەیرۆ تەوەرەکێ ڤەکریە و هەر کەسە دکارە پەیوەندی بکە و سەرنج بچین خۆ لەسەر هەر بابەتێکی دیاریکردی نیشان بدە شوان لە هەریرێ کاک شوان دەم باش دەم باش سەتام فەرموو بەێ دەستخۆش دەکەم سپاس بەێ دەستخۆشیەوە هەموو کراوەمەندانی هێناڵی دەکەم سپاس کاک شوان فەرموو بەێ بەڕاستی ئەمن چەند ڕۆژەکە حوڵەدەم پەیوەندیم بۆ جێ بەس سپاس بۆ خوای گەورە ئەم ڕێواری پەیوەندەکەم حاصل بوو ئێمەش خۆشحالین کە جەنا بتوانی پەیوەندیمان پێ بکەیت لە سەرەتادا من ئیعانەی ئەو کەسانە دەکەم ئەوەی خەرچی هەان دەدا لۆسەر هەر بارەگە حیزبی بی یان منفرۆشەکان و مەسەجەرەکان بی بەڵێ بەێ بەڕاستی ئەوە شتێکی زۆر خەڵەتە ئەمە ئێمە وەکو کورد وەکو هاوڵاتێکی کورد بەڕاستی ئەگەر پارتی برێ یەکگرتووی لە ناوبەم زۆر خەڵەتە بەڕاستی ئەگەر یەکگرتوو برێ پارتی لە ناوبەم ناقص بەشکەن ناوبەم زۆر خەڵەتە داوایان لێ دەکەم دەستخۆشیش لە بەڕێز مامۆستا عالی باپیر دەکەم یانی بەڕاستی دونێ سەرۆک بارزانانی ئینشاڵڵا لەسەر دەستیوی هەموو لاقەکەتێکدی دەستخۆشتان دەکەم دووبارە بەڵێ سپاس کە شوان لە هەریرەوە محەممەد لە سەنگەسەر کای محەممەدم کاتەوە باش ئەو کاتە باش بەڵێ فەرمۆ کاکە جامێن لەگەڵ ئیدانەکردنم بۆ کۆی کارەکە کە کارێکی خراپە بۆ کورد بۆ نەتەوەی کورد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام من یەک سەرنجمەیە بەڵێ هەموو جارێک کە کێشەیەکی حیزبی دروست دەبێ هەر لە هەڵەبجەوە تا دەگاتە زاخۆوە یعنی نییە یەکسەر پڕ دەدرێت بە پەلاماری بارەگە حیزبەکان دەدرێت ئەوە چەند جارێکە ئەو شتانە دووبارە دەبێتەوە بەتایبەت لە دەڤەری بادینان لە کاتێک لە حەفتەی شوبات ئەو کارە ساتانە لە سلێمانی ڕوو دەدەن بارەگە حیزبەکان لە هەولێر لە منطقەی بادینان دەسووتێنرێن دیزان ئەوەی 2005 یەکگرتوو ئەوەی حەفتەی شوبات گۆڕان ئەو جار یەکگرتوو دووبارە کرایەوە لە شەڕەکانی ناوخۆیشدا هەموو بارەگایەکانی ترسووتان پێویست دەکا حکوومەتی هەرێم بانک سەرجەمی حکوومەتی هەرێم و سکرتێری حیزبەکان بانک بکرێن یعنی بەڕاستی بەرنامەیەک دابدرێ ینی زۆر کارێکی خراپەوە
بله وەکو تۆڵی کاک محەممەد کەمە زۆر جار دووبارە بووتەوە سوڵتاندنی بارگایتر بێگومان بارێگەی حەزب بکۆ ئەم بارەگەن و ناراتی ئەم حەزباکە ئەم حەزباش بە شوەیەکی یاسایی خەباتی خۆیەکە لە ناوپێگی سیاسی کەم تا زۆر تەثیرەیە بەڵام چی بکرێت بۆی لەسەر قاعدە تەثیرات لەسەر قاعدە لەسەر خەڵک کەلتورێکی وا هەبێ لە ناو خەڵکە کە یەکتر قبول بکە ناو سیرا سیاسە لە چارچەوەی سێڕایەکی شەریفانە لە چارچەوەی سیستەمێکی دموکراسی بۆ پێشخستنی فکری تاکی کورد بە پێشخستنی وڵات ئاراستە بکرێت بەڕای تۆ پێویستە حەزبە سیاسیەکان لە ئەدابیاتەکانیاندا لە ئەجندایدا لە پەیرۆ پرۆگرامەکانیاندا چی بکرێت بۆی ئەم شتە بنبەر بکرێت عقلیەتێکی تازە بێتەکایەوە کام عقلیەتە ڕێز لەو هەموو بنەمانە بکرێت کاک محەممەد گیار پەیوەندی کاک محەممەد پچرا حسێن لە چوار قورنا دەستخۆشیە و بەرنامە لێرەکەم کە بەکراوەیە من دەمەوێت لەسەر تەلەڤیزیۆنی نارتی یەک ڕوونکردنەوەم هەیە بۆ هەموو گەلی کوردستان کە ئێستا لە ١٨ خەڵکی کوردستان گوێی لە دەنجی منە من بە مینبەرێکی زۆر زۆر ئازاد و زۆر زۆر پیرۆزی دەزانم کە من ناتوانم لە هیچ شوێنێک بە ئازادی قسە بکەم ئەو ڕۆکانە ئەم شەوە من دەتوانم لە ١٨ کوردستان گوێی لە دەنجی منە و ئەو برادەری پێشتریش پەیوەندی کرد بە تەلەڤیزیۆن کوتی دەستێکی لە پشتە من هەر ئەگەر ئەو دەستەشی لە پشت بێ من هەر زۆر سوپاسی ئەو دەستەش دەکەم کە لە پشتیەوەتی لە کوردستانێکی پڕ لە قەیراناوی ئەم کەناڵی بۆ ئێمە داناوە ئەو دەستەی لە پشتەوەشی بەڵام ئەم سوپاسی بەڕێوەبەری کەناڵی نالیاز دەکەم کە ئەو تەلەڤیزیۆنەی بۆ مەداناوە کە خیوادارم هەر تەمەندرێژێکا بۆ کوردستان بەرەکاک حسێن لە چوار قورنا سوپاس پەیوەندیکەت تەیار لە باژارە خودی گەلمەکای تەیار دەم باش دەم باش سەسەرێمە چۆنی باشی گەلێک سوپاس کەرەمکە بخێراتنامێ بەرنامەدەتیم زۆر سوپاس پێشایکی ڕێدۆنا زاخۆ عەبدی کۆچە مەعمە کۆچەر شدهۆکی هاتبی زاخۆ حەفلەتێن سەیرانگەها پرا دەلال دو سێ مەساجێ تێبی حەفلە و ڕابی نشوێت پەیوەندی گەلبی مەلایکە ئەم مەلاهاژی بێ عاقل بی خەشیمە کاک تەیار خاڵێ تەیار ئەم مە پێ باشە هیچ ناوێک نێتە هەنین و تەشیر بە هیچ ناوێکە نێتەکردن تو دەکارێستانە جاخادای تکایە ینی ئەم حەز دکەین چارچوبێکە منتەقیدا بێت تەشیر تکایە بەێ شوێ ڕابین پەیوەندی گەل مەلایکردن و هاتن بین دو جامعە جامعە سینائێ و جامعە سێماڵکا یا جەلالێ سێماڵکادا هەردووکە خودبا خۆی کردنە وقتی خودبا خواهی پشتی خود به بری خود به بجا بری خود به پیچه مکی برا و ولا که بر تصویر شهیدی و رابینه خوش خود به دای کتنه و کستا مساجی کرنه خود مساج دام برا جامش تینان نسود حتی بی مگر ساعت 4 تقریبا 5 شوی و رابین گفت امده چین دکاره چیجا حسا بومالینه هاته و شرطاش نینه شرطا کس به آجدا نبینه و نه قیمقام و نه مدیر شرطا و نه آسایش و کس بین حسانه و رابینه شوی هجیمات دانه محلا فلا محکمات بمره آجری بردانه وان دکانا و چونه سه گندکی آجری بردانه ویشه بەێ کای تەیار سوپاس پەیوەندیەتە بۆ سەرنجێتە شوان لە هەریرەوە لە گەلمانە کاک شوان ئەم کاتەوە باش هەموو کاتێک باشی بەڕێز زۆر سوپاس کەرەمکە مامۆستاگیان مە پرسیارێکە بالجەنابێتەوە بەڕێز کەرەمکە کەناڵێن و کەناڵێکی زۆر سەرکەوت و زۆری پێشکاتووە بس ما اگر شیابان هنگو او برنامه یعنی هنگو قطع کردن برنامه که کو استفاده ملت و فقیر و جارت دابا نکو من طرف نک بونگو کردن من لا انگلیسی اگر تو بام یعنی پارتی بام یعنی هر احزاب دی بله تپه باشه چی بهتر کردن تپه باشه بهتر کردن بهتر تفاوت کردن یعنی برنامه یک بو حالات یا استفاده فقیر حالاتیات دابید نکو استفاده مثلا لان سیاسیان
ركبراني بشيء أنا أصلي لبوما بارتيان بوما قلت هاد چند از كابرا كي حالاتي مع فاخير من شغلك أحزاب سياسي فلان بيانا دنيا لیه برنامه که وکریه که شوان هر کسی دخوازه لهر جایی که کردستان به هلیت مد وکری نه دکاره پیوندی که و هم نایرین جی اگر تا پیش بینی که بیتم نایرین کس خود نکت کس تشریف کسی بکته اگر کسی که به گل کیم جو بنام نه هلایه وقت دیو نقاش که وکریه یعنی رخ اگر رخنا جی برخنا چارچوبه زمان گل دار رخنا با وکر نه بگومان درست رخنا جی خدا بس پول نکو رخنا اسراب مثلا اورو که همه کسا که زانید مسعود بارزانی سروکی هرما کردستانی از پاما مسعود بارزانی هم پاما علی بابی هم پاما نایرین کس پاویت بنام نایرین اگر رخنا جی برخنا که منطقه چون که برپرسید ویولاتی پرو بنام خوشید بیجن ام رخنا قبول کی بله کاکا کربونی منشوی دیگر برنامه هنگو یکی گوت ترکیب کرد و برپرسید کرد همه درود کم دروهین ای پالو هند زیادتر چی دی بس او كسا او رأيوية وام لا ما نبت او رأيوية يعني بساس شاشة كنالكي بيشكوتية بيتا ديار كرنو راقياندن چونكي احتمال السبعي اصل كابرا بناسن بغزوكين بينامز دا شدي از كابرا كي اولاتي ما مساب چه حزب آغاشنية بله كاك شوان الحريري سرنجاتا گيشت رجب لاكري او كاتت باش همو كاتت كاك رجب والله خوش ويستين بو تو بستافكت دست خوش بۆ بەرنامەیەکە ئەمڕۆ داتنا کە تەوەری واڵایە من دەمەوێت باس لە ڕاگەاندنی NRT وە ڕاگەاندنەکان بە گشتی ئەرکی ڕاگەاندن بە گشتی باسی لێوە بکەم ڕاگەاندن بە بۆچوونی خۆم هەر کەسێکش ئازادە بۆچوونی خۆی ڕابگەێنێتن بەڵێ بە بۆچوونی من ڕاگەاندن دەبێ ڕاستیەکان بگوازێتەوە واقعی کار بکەتن بەڵام ئێمە دەبینین لەگەڵ ڕێزم بۆ هەموو ڕاگەاندنەکان چونکە ڕاگەاندنەکان دەبێ ئێمە ڕێزی لێ بگرین ئەو کەسەی لە ڕاگەاندنش کار دەکا ئەرکێکی پیرۆزی لەسەر شانە بەڵام بەداخەوە ئێمە کە سەیری ڕاگەاندنەکان دەکەین هەندێک لە ڕاگەاندنەکان کە ئێمە سەیری دەکەین وا دەزانی کە شەڕی ناوە خۆی بەڕاستی قسەی وا ناشرین پێکتر دەرێن مرۆڤ حەز ناکە سەیری ئەو ڕاگەاندنانە بکەتن هیوا خوازم ئەو کەسانی کە لەو ڕاگەاندنە کار دەکەن یاخود بەڕێوەبەری ئەو ڕاگەاندنانە هەوڵ بدەن ئەو زۆرە قسانە لەو ڕاگەاندنە دوور بخەونەوە بۆی خەڵکەکە زیاتر هێمن بێت بەڕاستی ڕاگەاندن وا دەکە خەڵک هان بدەتن بۆ تونند و تیژی بەداخەوە ئێمە لەو ڕۆژانی ڕابردوو کە بینیمان لە ڕاگەاندنەکان قسان نێک بەکاردەهاتن قسەیەک دەگوترا خەڵک زیاتر هان دەدرا بۆ تونند و تیژی هیوا خوازم ڕاگەاندنەکان ڕۆدان هەبێ کە هێمنی خەڵک هێمن بکەنەوە ئارام بکەنەوە لە ئارامکردنەوەی کوردستان ڕۆڵ بجێڕن بەڵام بەداخۆ ئێمە دەبینی ئەوان بەڵێ کاک ڕەجەب تایبەت لەسەر کەناڵی ئێمە لەو کە بێگومان مە تەختەیەکی مباشرمان هەبوو لەسەر گواستنەوەی بویارەکان وەکو خۆی ئەگەر سەرنجێکت هەبێت لەسەر تایبەت بە کەناڵەکە NRT بەڕاستی ئێمە هەمومان ئەوەی بینەری NRT دەزانی NRT چۆن هەواڵەکان دەگوازێتەوە و پێمێرەکانشتان زۆر ئەرکێکی پیرۆزیان لەسەر شانە و ئەرکێکی خۆشن بە بۆچوونی خۆم جێبەجێ کردووە کارێکی زۆر باشتان کردووە من وەکو خۆم وەکو بینەرێکی NRT زۆر خۆشحاڵم کە کەناڵێکی ئازاد هەیە لە کوردستاندا کە ئەتوانم خەمەکانی خۆم لەو ڕاگەاندنە باز بکەم و دەتوانم زیاتر متمانەم پێ هەبێتن و سەیری بکەم بەڵێ باوکی لاڤان لە قەڵاتزێوە عەبدوڕەحمانمان لەگەلە لە شاری سلێمانی کاک عەبدوڕەحمان ئەم کاتەوە باش کاک عەبدوڕەحمان بەلە دیارە پەیوەندی کاک عەبدوڕەحمانژی هاتە داخستن بینەرە بەرزەکان تەوەری ئەمڕۆ کۆیەوە لەسەر شاشە بینن تەواری کراوەیە لە چارچەوەی ئەم تەوارە هەر سەرنجە بچونێکتان هەبێ ئەتوانن بخەنەرەوە دوایام ناوبەرە جارێکی دیکە بەردەوامە بین دوباره سلاف تماشاوان نجا یوسف دیگەلمە لە قەسرووکێ کاک یوسف دەم باش ئەلە وەسەلەن سەرچاوە من پیرۆزبایی لە بەرنامەکەتان دەکەم سپاس و داوای سەرکەوتنیش بۆتان دەکەم زۆر سپاس و ڕجا و هیوی لە هەمین ملەت کورد لە قەشەی فەلا پیر و کۆچەک ئێزیدی مەلای موسڵمان و هەمی سەرۆک عەزامەکان دەکەم ئەو ئازادیە لە خاکی کوردستان ڕجا و هیویدان لێ دەکەم لە دەستمان نەکەن بەڵا کێمیاوی باران حەلەبچە لە بیرتان بیت
782,000 نفر ملت کردستان سر کردستان لەگەڵ 8,000 بازانی ئەنفال کردیان ئەو ڕۆژە لەبیر نەکەن ڕێژا و هیوی لە هەمیتان دەکەم داوای ئازادی سەرکەوتن لێتان دەکەم ئەو ڕێژا و هیوی لێتان دەکەم ئەو ئازادیە لە دەست ملت کورد نەکەن ئەو هەموو ملت کورد چجا چێنەبی ئەو چجا چێنابیتن. بەڵێ کاک یوسف زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەتە ژێویدارین هیڤێنتە گەشت بیتەوان جیهەتێن کۆ تا هیوی لێ خستە سیابند لە زاخ دیگەلمەیەکە سیابندم باش ئەلۆ ئێوار باشتر ئەس دەوازە سەرکەفتنێ بۆ کەناڵێ نارسی بکەم سپاس ئەس داخوازش هەمی لایەنێ سیاسی و هەمی خەڵکی کوردستانت کەم ئەوێ و ئەوان دەستکەفتیت کورداژ دەست نەدن بۆ چەند مەرەمەکێت سیاسی بەڵێ هەمی پێک قەستا مێزا دیالۆگێ بکەن واخستن لەسەر هەر ئاریشەکە ناوخۆیی و نه دەرێقەنج دەربەی ئەوان دەوڵەتت دەرەکی بەڵێ گاسیە بن ڕەوشەزا خۆیرو چ بوو گەل و ڕەوشەزا خۆیرۆ ڕۆژایی نییە بوو بێگومان کە ڕۆژایی نیە ڕابووری هەندێک تشتێن ناچەوارەکەری چێبوون لەوێ دەبەرە ئیرۆ ڕەوش چاوایە لە زاخۆم ڕەوشە زاخ و وەکی هەر ڕۆژەکاتی ئێمناهی و خوۆشی و هەر کەسێک چوو سەر شۆلێ خۆ و زۆریڤە و چه تشتی وەفەمەنەتی بەڵێ ئەو ما خەڵکی زاخۆجی گەلێک پێ نەخۆشە تشتە چی بی ئەم وەگیت بێژن گەلێک لایەن یەت ئۆلیەت ئاینی وەک مەفەهی وەک ئێزدی تاریخ بەری هزارها ساڵە شارێ زاخۆ ژیانە وەکی بران گەل برای مسلمان کردانی ئاشوری ئێزدی ئەم نەلگەلوێت چەندێنە و منەوێت ڕەوشە باجەرەمەتێک بچتو بەڵێ سیابند لە زاخۆم دڵشاد لە حاجیاوە لەگەڵمانەکە دڵشادم کەتەوە باش ئەم کاتت باش هەموو کاتێکت فەرموو زۆر سپاسی بەرنامە جوانە دەکەم سپاس بەڕێ تەوەرێکی جوانتان بۆ بەرنامە جوانەیە من بەڕای خۆم هەز بینەرێک دەتوانێت ئەگە بژدار بێ لەو بەرنامەیە با بە تەوەرێکی جوان کە لە ڕوویەکی جوانەوە بتوانێت لەو بەرنامە بژداری بکە بتوانێت چۆن ڕاوسەرنجی خۆی لەسەر بەرنامەکەی ئێوە دەربە بڕێ من بەڕای خۆم یەکێکم لەو بینەرانەی NRT کە زۆرم دڵپێ خۆشە کە تەوەرێکی ئەوە هەڵدەبژێرن بۆ ڕای بینەرەکانتە هەڵوەتە بەوە ڕووداوەکانی بادینانی زۆر دڵگرانی خەڵکی حاجەوە کە ئەو ڕووداوە لەوێ ڕووداوە لە بارگاکانی یەگرت و دوکانەکانی خەڵکی ئەوێ کە سووتاندان بەڕاستی خەڵک بتوانێت چۆن ڕاوسەرنجی خۆی دەربخات بۆ تەوەرێکی ئەوە کە ئێوە پێشکەشی خەڵکی بینەری خۆتان دەکەم ئەیتر زۆر سازنامەیە کاتان بگرم بەڵێ بەرنامەکە بەڵێ سپاس ڕزگار لە باژارە دووکێت گەلمە کاک ڕزگار دەم باش ئەلۆ بەڵێ کاک ڕزگار کاک ڕزگارێکە گۆداریان بکەی کاک ڕزگار دیارە ڕزگار لەسەر هێڵا پەیوەندی نەمای بیدارین دووبارە بکارە پەیوەندی بمە بکە هێمن لە شاری سلێمانی کاکی منم کاتەوە باش کاکی من ئەم کاتەوە باش بەڕێجان هەموو کاتێکت فەرموو بەڵێ من هێ من سەرایم لە گەڕێکی کارەدەوشکەوە قساکەم بەڕێجان زۆر خۆشحاڵین فەرموو بەڵێ زۆر سپاس من ببوورە هەموو تەمەەن حەزەکەم لەسەر ڕووداوەکانی زاخۆ قسە بکەم من ئەگەر ڕێی من وەرەگرن من وەکو خۆم بڵێ بەڕاستی ئەمە شەڕێکە ینی شەڕێکە لە بینی چۆن بڵێ شەڕی ناوخۆ
دروست بووە لە نێوان دوو مەذهبە بە کوردەکەی شەڕی ئیسلام و تەمەن شەڕی مەسیحی لەوانەیە زۆر کە باز دەکرێت تەمەن پارتی تۆمەتبارەکە بۆ نمونە یان تەمەن لایەنێکی تر بە حکمەوەی کە پارتی لەو ناوچەیە دەست باڵایە بەڵێ بەڕاستی ئەمە سیناریۆیەک بۆ دروست کراوە تەمەن ئێستا وەزعەکە کە بەو شێوەیە لێو بمێنێتەوە تەمەن لەوانێت بێ بۆ شوێنی تریش یعنی مەبەستم بۆ سلێمانی و بۆ ناوچەکانی تریش بەڵام من داوا ئەەکەم لە کەناڵی NRT کە چۆن دەڵێ قەیناکە ینی ئەو کە هاوسەنگی خۆی پاراستووە بڵێ وەکو خۆی یعنی هاوسەنگی پاراستووە بۆی بێلانی کە لە نێوان هەموو لایەنەکانە بەڵام تۆزە بۆی وەزعەکەی چۆن دەڵێ هێورتر بکرێتەوە بۆی ئێم چۆن دەڵێ دانیشتوان هەمووی تۆزی سراحەت بکالانی بەڕاستی من هەرەوەنە بوو سپاسانەکەم سپاس کاکێ هێمن محەممەد لە شاری سلێمانی کاتە باش هەموو کاتێکت باشی گیانەکەم زۆر سپاس من ئەمەوێ لەسەر بەڕێز سەرۆکی هەرێم قسە بکەم ئەگەر مەجالم بیت فەرمۆ ئەویش ئەوەیە کاک مەسعود کە بەڕێزی خۆی بە سەرۆکی هەرێمەزانێت لەگەڵەوەیە کە هەڵە سێ ڕوا بۆ زاخۆ بۆ حاڵەتێکی وەها لەگەڵ مەسئولینی پارتیا کۆ بێت و ئەو کاتە دەردی مەسەلەیەکی کوردی هەیە کەس بە دۆی خۆی ناڵێت ترشا ئەوانەی کە قسە بۆ ئەوەکەن بەڕاستی هەچی لە مەسلحەت و بەرژەوەندەکانی خۆیان نابێت ئەو تێگەێنن بەڵام ئەگەر کاک مەسعود بتوانێت ماوەی یەک هەفتە گوێ لە کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن و کەناڵی NRT بگرێ هەموو ماسەرەتەکانی گەلی کورد و خەڵکی کوردستانی بۆ ڕوونەکەنەوە بەبێ ئەوەی پرسیار لە هیچ کەسێ بکات یعنی من وا تێگەم کاک مەسعود حەقا لە هەموو فەردێکی خەڵکی کوردستان بکۆڵێتەوە نەوەکو بەتەنها لە جەماعەتی پارتی دێموکراتی کوردستان بکۆڵێتەوە چونکە ئەو سەرۆکی هەرێمە لە سەدا هەفتای هێناوە لە سەدا هەفتا لە سەدا 29 دڵنی خۆیانە باقیاتەکەی دڵنی خەڵکی ئۆپۆزیسیۆن و خەڵکی کوردستانە بەڵێ بەڕاستی یعنی من وا تێگەم کاک مەسعود بۆ جارێکی دیەگەر شتێک لە کوردستانە ڕوویە بەڕاستی لەگەڵ هەموو کەسێکا دابنیشێ نەگەڵ لەگەڵ کاربەدەستانی پارتی دێموکراتی کوردستانە چونکە ئەو سەرۆکی پارتی نییە بەتەنیا سەرۆکی گەلی کوردستانە بەڵێ زۆر سپاس کاک محەممەد لە شاری سلێمانی بێریڤان لە سۆران دەگەلمەیە دەم باش بێریڤان خان باشی بێ بەڕاست زۆر سپاس بەڵێ دەستخۆشی بەرنامە لێکەم زۆر سپاس بەڵێ فەرمۆ بەڵێ دەمەوێت هەندێک قسە بکەم لەسەر تەورەکەتان بکەم بەڵێ فەرمۆ بەڵێ وەڵای کوردی ئێمە هەندێک شتی هەیە بەڵێ هەگەر هەر لاوێک لە کەسێک ببینین بە هەمویان دابەزین بەڕاستی هەگەر کوردی خۆمان لە ناوە خۆماندا شتێک لە کەسێکەوە بکەین هەموو هەر دابەزینە سەر کەسێک بەڵێ هەر هەمومان هەستین کە براتی ئەگەر خۆمان بە مسلمانێکی ڕێکدانێ دەبێ براتی بێ یعنی بەڵاوکەینە براتی بێخینە بینی خۆمان بەڵێ نەک دژاتی کەسێک بکەین و هەر دابەزینە سەر کەسیەوە بەسەرەوەها پارتیەوەها دەبێ هەموو ڕاستی دروستیەکانەوەکەن بەڵێ بەڵێ ئێستا زۆر قسەیە تەلەفۆنەکە وەڵام ئەو هاوێ سەرۆکە هاوی بەڕاستی و شتێکی زۆرەوە ینی هەموو کەسێک هەردا بەزێ بەسەر سەری سەرۆکەکان سەرۆکەوە هاوها ئەس زۆر تشتمان هەیە لە ناوە خۆماندا غەڵەتی تێدا بەڵێ بێریڤان خان بێریڤان لە سۆران باوکی ئاری لە شاری سلێمانی بەڵێ قوربانم کاتۆ باش هەموو کاتێکت خۆشحاڵم بەوە کە جۆم لە دنگی جەناب بوو زۆر سپاس ئێمە زۆر خۆشحالین بۆ پەیوەندێکت فەرمۆ خۆزگە وەکو ئێوە هەبەر بێلایەن دایم هەرئاوا بێلایەن بوونایە قسەی خەڵتان وەربگرتایە زامن تێبینیەکمێ لە خزمەت جەنابتە فەرمۆ لە بارودۆخی ئەم زروفەی کە ئەمڕۆ بۆ خەڵکە هاتووە زمانێک بوو ئێمە زۆربەی خەڵکەمان بە تەمەنە لە ساڵەکانی 50 ساڵمە پێش 40 ساڵمە پێش بەڵێ هیچ قەزاڵ ناحێونەکەمان نە حاکمی تیا بوو نە دکتۆری تیا بوو نە شتێکی بەنەوەی تیا بوو ئەوەی کە ئێمە هەمان بوو مامۆستایەکی بەڕێز بوو هەچی مشکلەیەک ڕووی ئەیان لەوێ خەڵکی پەنایە بر بۆ مامۆستاکە مشکلەکەی بۆ حەلەکردن مامۆستای ئەو کاتە خەڵکی مامۆستای خەڵک بوون
و دینیش لە هەموو کوردستانە حەجێک دین بوو جەک پەیڕەو بوو ئەمە نەبوو ئەمە فڵان حیزب بێ ئەو فڵان حیزب بێ ئێستا ئیستێوای لێ هاتووە ئەم هەموو حیزبە تازە دروست کراوە لە پێناوی دینە ئێمەش بسڵمانین بەڕاستی هەمومان لە سانەوەی کورد بسڵمانە وایە نە ئەرزی جەنابەکەم جا ئیسێمە ئەبینی مامۆستا بەڕێزەکانمان ئەوەی کە مشکلە دروست دەکە ئەوان بوون مشکلە بۆ خەڵکەکە ئێمە کورد هیچ نوقسانیمان نییە دێمە داوا لە بەڕێزیان دەکەین کە بەڕاستی مشکلەی خوا لە بینی حیزبایەتیا بووە میلەتی منە ناوچێ باشە کە چەند ساڵە پارتی ڕەنجەیە یەکێتی ڕەنجەیە فڵان ڕەنجەیە مەمنونیانین بۆ ئەم خەڵکەیان کردووە ئێستا ئێمە ئەبینی ژیانێکی خۆشمان هەیە برادرانی ئیسلامی ڕێزیان لەسەر چاومانە ئەیان خێنە سەر سەرمان ئێمەش ئیسلامی خۆ کافر نین ئەم دینە تازە لە چوە هات ئاکاتی من باشە بۆچی ئەچی بۆ ئەوان بێڕەوایە هەچی بۆ یەکێتر بێ ناڕەوایە برای بەڕێزم ئێمە کە بە هەڵبژار بن من دەنگی پێ ئەم ئەمڕۆ تۆ دەنگە داوا بە پارتی دەنگە داوا بە یەکێتی من سبێنە دەنگەیان بە ئیسلامی کە ڕێی زۆرێ ناو ڕێی جوان بوو منیش لەگەڵیان خەڵکەکەی دەنگی پێ هەڵە بژێرە برا گەورەکەم بەڵێ باوکاری داوای دەبردە قسەیانم با تەواو بکەم بەڵێ فەرموو داتەبینی ئەمانە کەسێ بۆ خۆیان بێ بە حەڵاڵی ناوە بن مامۆستای بەڕێزمان ئەبینی لە مزگەوتەکەیە نەگەی بوو بە پارە حەتکە ئەبینی هێلکەیەکی بینی بە دیاری وەگری ئەیسادام نوێژی ناکە حەچی مامۆستاکانە بینی لە مەسیفەکانە خانیان کردووە بۆ سەیران بە خەڵکی دەڵێن فەقیر قەناعەتی بێ مامۆستا ئەناسم دوو کوڕی هەن یەکیان لەم حیزبیانەیەکیان لێ ئەچی لەکن یان دانیشی ئەڵێ زۆر سیقە بەو نەبێ ئەوە لە فڵانیانە ئەچی لەکن ئەوی تریان کاکە ئێمە بسڵمانین ئەمە چی ئەوە چییە باوکم وەڵڵا باللهی مشکلەی ئەم کوردستانەی ئێمە باشە کاکی بەڕێز سەحەت لە جەنابەت دەکەم ئێمە من وەکو قەدیمەکان بەتابچکا گەزنا قەدیمەکان زۆر ئیمانمان بە مەلا هەیە فتوایە مەلا بیاچ من مەلا دوو مەلا بڵێ لەو بانە خۆکەڕی خوارد لەوانەی خۆکەمە خوارەوە مەلاکانە چنە بەردەمی خەرگە بۆن منە مەلایە چوو بەردەمی لە قیسوار لە قیسوار چی تیا بوو کوردی خەڵکی تیا بوو ئیمن و تۆ یەکێتر نەبوو هەر کوردیان سلێمانیە نەبوون بەڵێ باوکاری وەکو تاڵی بە یارمەتی خۆ باشە بۆ ئەڵێت جیهادە بۆ بیکوژن الحکوم لێران مشکلەی ڕوویە سەید ڕێژوان سەید کرا وا بوو با ئەم مامۆستا بەڕێزانە بکەوتنە بنە حەیدام کردیان نەکتن خەڵک هان بەد وەڵڵاهی قانونێ ببوایە ئەبوایە ئەو مەلایە کە لێوێ خەڵکی هان بایە محکەمە بکرایە بەڕاستی برا گەورەکەم ئێمە ئیمانمان بەخوا هەیە ڕێزی مەلا لە لامان زۆرە وەڵڵاهی مەلایەکم بەخەی چاوم خۆشەیە یەکێ لەو مامۆستا بەڕێزانە بۆمان ڕوون کاتەوە کە ڕۆژێ پێغەمبەری خوا فتنەی کرد بێ خەڵکی نادێ خەڵک کوژێ کە لە کاتی جوولەکەیە بۆ جوولەکە لەن لەگەڵ ئەوا بوو ئەو ڕێزی لە جوولەکەش گرتووە ئێستا ئەمان هەموو خەڵک سفرەکەنەوە بەس تەنها ئیر خۆیان ئەمێنێت ئەن ڕاستە ئەمە کاچی بدی یەمە وا نادێ کوڕێمە بە وڵاتمان لێ نەشێوێ بەڵێ کاکاری باوکاری مۆستاکە لێ بێژێمە لێ شێوێ باوکاری کە ڕەخسەت مامەیت خەڵکێکی زۆر لە سەر لە پەیوەندیە هیوادارین سەرنجەکان گەشتن مەمنونتم کە قەتەن دەکرد زۆر سپاس دەکەم سوپاس باوکی باوێ سیپان لە دووکێت گەرمەیە بەڵێ کەرم کە باوێ سیپان شەو باش باشتر چاوانی مامۆستا گەلێک سوپاس سوپاسیە کەناڵێوەت کەین سوپاس بۆ تەژێکی باوێ سیپان حقیقت دەنگێکی دیموقراتیانە کەناڵێوەتێتی ناوەڕتی سوپاسیەوەت کەین و فرەنج و زەحمەتە هیند بن سوپاس دەربارەی فریدانی هاتینە ریدان بەدینان بەڵێ حقیقت دڵگیرانیەکە زۆر یا خستیە دلێ خەڵکی کوردستانی خڕێ و تایبەت یدرۆکی ئەف کیریارەژی نەیە دەستنیشانگیری بوو بۆ چه ئەدیانە و بۆ چه ولا تایبەتی بەڵێ و خەڵکێمە خەڵکێکی دیموقراتیە و پێکڤەژیایە و ئێزدی و مەسیحی و بسرمان و چی ئیشکالات ناوبەرەوادانی حقیقت ئەف کارێتی نەکردن بنە سەبەبی vê nexweşiyê gunneha hikmetê civata parêzgeha dihokê perlemanekî biçûk e sinûrdarê parêzgeha dihokê da ye erê ev civata erê nayên te hezra xwe ku wextê têtin bingehekê mey yanî mesajê mehellekê davet ketin û bibîte dilgîraniya xelkê yan bibîte redilfelek bû xelkekî çünkü xelkê me mevêd me nevêd xelkekê bisorman he û xelkekê pêgirî diyanetê û teqalîdê xwe eşaîrî û kurdewarî yani ev perlemana ev civata pê eşên bêjim gunehbar e
ئەگەر ئەو نەبیتن یا نەبێتن نەخۆشی بکەفتە ناو ملەتی کوردان. بله بابێ سیپان ئیرۆ گەل و ڕەوشە دووکە چاوبەوە کوتون هەڵە دووکە خەبەر دەدە ئیرۆ گەلە پێشبینیتت نەگەلن دیسان بویێرێنەکو هەفتەیە ڕابووری بێنە ڕۆژەوێ گەل و ئیرۆ ڕەوشە دووکە بگەشتی ڕەوشە خەلکی بازار چاوبوو. ئەبروکێ بازار وڵا سپێدل دووکێ دەرکەفتیمە ئەس هێشتا نەچوویمە دووکێدا بەس وەکی ڕاگەهاندونە و بەحسکەن ئینشەڵڵا تەنایە و چ نەبوو بەس تشتێکی دی بۆ ئەمشێن بێژین نحقیەک شارێ دووکێدا ئەف جێشە ئەف هەند قەدەر خودانێت خودا و خودانێت ئەویدیا ئەف خەلکێکی دیموکراتیەتە ئەف خەلکە حش ئێمناتیەتەن یا زێدەیەک و ئەف جێشە بێتن سوکێ دووکێدا 24 ساعتا بێت و بچیتن و خەلکی دوێتن تەنایی و ئەویدی هەبیت هەر کەسێک بگاوێ خەلکێکی بیانی بێت بادەتێ ڤێڕەنگی دەبیست ئەتەل ئەبی بژی بزۆر و سەوایت بکەن خەلکی دووکی کەسێک دژی کەسێ نینە نە مەسیحی و نە بسڵمان و نە ئێزدی کەسێک دژیاتیا کەسێکی ناکەتن ئەوە هاتیەکردنجی ئەمشێن حکومەتێ ئەف دەستگەهێت بەرپرس لێ پارێزگەهێ پێ گونەبارکەین چونکی ڕوودانا زاخۆ هاتیەکردن وەکیمە گوتی سەبەب ئەوە کو ئەف تشتە بێنەکردن بەێ باێ سیپان بەێ سپاس بۆ بەشداریەتە دیگەرمەدا باێ بیرهات لە زاخۆ لە باژارێ زاخۆ دەمێتە باشە کو باشێ هەموو دەمێنتە باشم تو چاوانی ڕەوشە زاخۆ چاوایە باشە الحەمدلله وڵا ڕەوشە زاخۆ گەلێک باشە و جەوێ خۆشە و گەلە لاڕێ بە چ و زۆر باشە کەرەمکە بەێ من دوێت گەل بەێ سەرۆکی حکومەتی مەسعود بارزانی سەری باخەوە مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانەیە کەرەمکە بەێ هەرێما کوردستانێ وەکو ئیشارەت پێدایی سەرۆک بارزانی هەمی کەسێ پارتی دیموکراتی کوردستان گونەبار کرد مەجبور بی بێ زاخۆ گەل لایەنێ پارتی دیموکراتی کوردستان باخەوەتن پشتی هەنگێ سەرۆک بارزانی چوو بوو بارگای هەولێرێ ڕێژخوای گەل هەمی کەسێ هەمی دەستگایت مثلا گرتوێ ڕێژخوارێ گەلی هەمی کەسێ مثلا دانوسانە دا کەسێک نەچێت بێتە سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانێ ئەف ئەوەدیەکە ئەو خەلەتیەکە مثلا ئەو هەمی باشی بی تشتە سەر وی ریدانا زخواتکردن مجبور بی به زاخور گل دستگاه پارتی دیموکراتی کوردستان رینتخاره و دیفچون سر بکت و بله وی تشته چرا سر بکتن ام چاوی ما چیتن و سر بکن ما ام پی سر بلند نجا راستی بله باوی بیرهات لزاخو گوران ما لگل لشاری سلیمانی که گوران او شتی که توی قصه لسر کی فرمو کاکە ژیان ئەم کاتت باش هەموو کاتێکی جەنابێت کاکە ژیان وەکو خەڵقی سلێمانی هاوڵاتێکی خەڵقی سلێمانی قساکەم وەک شخصی ئەو کارەی خەڵقا کە لە منتیقەی بادینان ڕوویدا مڵک و ماڵی هاوڵاتیان چ ئایا نادی بێت چ ئایا دوکان بێت هەرچێ بێ ئەو کارە مەحکومەکەین زۆرمان پێ ناخۆشە وەکو خەڵکێکی سادەی بێلایەن نەوکو بڵێ سەر بە هیچ دێزیات جهتێ بین بەڵێ ئەجا وەکو ئەوەش خوای تەعالا فەرموویەتی لە قورئانە کە کەس نابێ بە زۆری ڕێی ئایا دوکانی مەیفرۆشی بێ ئایا دوکانی مەساج بێ هەچیە بێ بە زۆر ڕێ لە خەڵک بگریت بەڵام وەکو برادەرانی یەکگرتو چیان بۆ میلەتی خەڵکی سلێمانی کردووە خەڵکەکانی کە غێری لایەنگری خۆیان نەبێت هیچیان کردووە چەند ساڵە پارتی 50 ساڵە خەبا دەکات یەکێتیە زیا لە 30 ساڵە خەبا دەکات چەندها شەهیدیان هەیە لەم شار و قەزا و گوند و ناحیەکان ئایا شتی باشیان بۆ خەڵک کردووە وەکو حکومەت ئەو شتە باشانەی بۆ خەڵکی سلێمانی و بۆ هەولێر و ئەوانە کراوە بەس دیار نییە داوام لە ئێوە شێ شتە چاکەکان وەکو بەڕێستان شتە چاکەکان پیشانی خەڵق بن هەر خراپەکان پیشانی خەڵق مێن وەکو جەنابتان کە ئێوە حیزبێکی ئیزاعەیەکی بێلایەنن بەڵێ بەڵێ کای گۆران ئەوە شاهدیەوەیە کە ئێمە بێلانین کە تۆ توانیویەتی ئەو پەری ئازادی قسەی خوب کە هەر کەسێ بەو پەری ئازادی قسەی خۆیەکە لەسەر هەر لایەنێک بێ بە هەوەزی خۆی باسی لایەنێکەکەی خۆم بکە بەڵێ
متین بیت وەکو خێڵی حەما ئەگەر بلایادت بێت بەڵێ لەو کاتێک خێڵی حەمایە چەندەها گەنجیان کوشت گەنجی وای تیا بوو 15 ڕۆژ بووشنیە نابوو. بەڵێ کاک گوران علی دوا پەیوەندی لە چەمچەماڵەوە کاکە لەم کاتەوە باش ئەم کاتت باش گیانەکەم بەڵێ فەرمۆ باشە قوربانە بم زۆر سپاس خوانەکە مەمنونم چاوت ماچەکەم برا گەورەی منیکان زۆر سپاس جانەکەم من بە قوربانە بم هەنێ پرسیارم هەیە بەڵێ من وەکو بێلایەنی قساکەم بەڵام خەڵکی کە پەیوەندی بە بەرنامە جوانەکەی ئێوەکە کە بەرنامەکەی ئێوە بێلایەنە پەیوەندی بە بەرنامە جوانەکەی ئێوەکات نابێ قسە بە هیچ کەسێک بکەن و نابێ هەنێ قسە بکەن یعنم شایستەی ئەوە نەبێت کە خەڵکی گوێ بگرێت. بەڵێ کاکە لێمەش ڕێگە بە هیچ کەسێ نادەین دۆ لە ڕووی تۆ دوور لە ڕووی هەموو بینەرێکی قسەی ناشایستە بکە کەسی وا بە زۆر بەدەیمەن هەبوو ئێمە ڕێگەمە بە هیچ شێوەیەک نەداوە ئەو تەلەفۆنمان لەسەر داخستەوە تەنیا لەسەر ئەوان داخێن کە وا کۆتواڵی قسەی ناشایستە بکەن بەڵێ فەرموو. بەڵێ ژیان من شخصی خۆم ئەڵێم بە قوربانی دڵە بم من شخصی خۆم ئەڵێم باوەڕ و قەناعەت بێ هەر کەسێک هەر حەزبێک منافسی تیا بێت ئەوە قانجازی من و تۆ و قانجازی چەندها کەس بەڵێ کاکەلی زۆر دای لەبووری نەکەین دیارە کاتمان ئەوەندە باشکێر هیوادارین سەرنجەکانت گەیشت بێ تەماشاوانە نێژا بەوەیەکی ژەم گەشتنی داویە تەوەرە ئیرۆک و تەوەری بەکری بۆیە بەرنامەوە بەرنامەی مایکی خەڵک و ڕێز و حرمەتین مە قبول بکەن هەیە جار بهەب گەشتنەکەدن هەر شاد و بەختەوەر بن.